سڵاتان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران ناڕزایەتی گوندنشینانی سنا لە ئازخراپی ڕێگەوپان ڕووخاندنی 300 دوکان لەلایەن شارەجاریەوە لە شاری سەقز سەپاندنی سزای 11 ساڵ زیندان بەسەر سەیوان ئیبراهیمی لە سنا خۆپشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە پارێزگای سلێمانی دووهەمین ڕۆژی مانگرتن و کۆبوونەوەی کرێکارانی توانەوەی ئاسنی ئەسفەهان وا درێژە ناڕزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری. درێژی هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری دیکەی ئێران ڕۆژی یەکشەممە 12 مانگی سەرماوەز خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری دیکەی ئێران لە هەستدۆخی خراپی معیشەتی خۆپشاندانیان کرد. بە پێڕاپۆرسەکان خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە شارەکانی کرماشان، ئەهواز، شوش و ئەراک دژ بە دۆخی خراپی معیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە. خانشینکراوان خوازیاری چوونە سەرۆیاستی حەقدەست بەکردەوە دەرهاتنی گەڵاڵای هاوسانسازی و زابینکردنی بیمەی تەکمیلی بۆ خۆیان و بنەماڵەکانیان بوون. ناڕزایەتی گوندنشینانی سنا لە ئازخراپی ڕێگەوبان بە پێ هەواڵی گەیشتووە ڕۆژی یەکشەممە 12 سەرماوەزی 1402 دانیشتوانی گونجەکانی گاوەرە، قوڵقوڵە و تودار سەمەدی لە ئازخراپی ڕێگەوبان و بایەخنەدانی بەرپرسانی ڕۆژیم بە کێشە گرفسەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی هاوڵاتیان ڕۆژانە تا 200 بنەماڵە لە نێو قڕ و چاڵ و چۆڵە جاهاتوچۆ دەکەن لە حاڵێکدا و سێگوندە تۆزێک لە سەرۆخامێشەوە دوورە و تەنیا 25 کیلومتر مەودای تا شاری سنە هەیە. جێگای ئاماژەیەکە شۆفێری ئەو ئۆتۆمۆبیلانەی لەو جادەیە هاتوچوو دەکەن دەڵێن بەهۆی خراپی ڕێگە مانگانە چەنددار سەرزانی وەستاکار دەکەن و تێشوێکی زۆر خراوەتە سەر شانیان کە توانایی دابینیکردنیان نییە. ڕووخاندنی 300 دوکان لەلایەن شارەجاریەوە لە شاری سەقز بە پێ هەواڵی گەیشت و شارەجاری شاری سەقز دەستی داوەتە ڕۆخاندنی 300 دوکان لە بازاری دینارفرۆشەکان و زیانێکی زۆری بە کاسبکاران گەیاندووە. بە وتەیە کاسبکارانە و بازاڕە شوێنی کەسابەتی کەسانی کەم جەهاتە و شارەجاری بە بیانووی سازکردنی پرۆژێکی نوێ 300 دوکانی ڕووخاندووە بە بێەوەی کە قەرەبووی زیانی زەرمەندان کات. یادکردنەوەی شاهۆ خزری و یەحیا ڕەحیمی لە مەهاباد و سنا ڕۆژی یەکشەممە 12 مانگی سەرماوەز بنەماڵەی دوو گیانبەختکردووی شۆڕەشی ژینە لە شارەکانی مەهاباد و سنا بە ناوەکانی شاهۆ خزری و یەحیا ڕەحیمی مەراسمێکیان بە بۆنێ ڕۆژی لەدایک بوونیان بەڕێوە برد. ڕۆژی 5 خەزەڵوەری 1401 شاهۆ خزری تەمەن 21 ساڵ و خەڵکی مەهاباد لە ڕەوتی شۆڕەشی ژینا بە چەقەی هێزەکانی ڕۆژیمگیانی بەخت کرد. ڕۆژی یەکشەممە بنەماڵەی شاهۆ هاوکار لەگەڵ سا ڕۆژی لەدایک بوونی مەراسمێکیان بۆ ڕێزگرتن لە یادی بەڕێوە برد و مۆمیان بۆ داگرساند. لەلایەکی دیکەوە بنەماڵەی یەحیا ڕەحیمی لە شاری سنا لە سا ڕۆژی لەدایک بوونی ڕۆڵەکەیان شیرینیان لە نێو بنەماڵە کەم جەهاتەکاندا بڵاو کردەوە. یەحیا ڕەحیمی تەمەن 31 ساڵ ڕۆژی 16 ڕەزبەری 1401 لە ڕەوتی شۆڕەشی ژینا بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە شاری سنەگیانی بەخت کرد. سەپاندنی سزای 11 ساڵ زیندان بەسەر سەیوان ئیبراهیمی لە سنا. سەیوان ئیبراهیمی مامۆستای زمانی کوردی و ئەنجامی دەستەی بەڕێوەبەرایەتی ئەنجومەنی فەرهەنگی کۆمەڵایەتی نۆژین لەلایەن دادگای ئینقلابی سنەوە بە 11 ساڵ زیندان مەحکوم کرا. دادگای ئینقلابی سنا سەیوان ئیبراهیمی بە تۆمەتی بێبنەمای پێکهێنانی گروپ بە مەبەستی تێکدانی یاسایشی گشتی بە 10 ساڵ زیندانی تەعزیری و بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کردووە. ناوبراو مانگی گەلاوێژی ئەم ساڵیش لەلایەن لە قیسە 26 دادگای تاوانەکانی سنا بە تۆمەتی تێکدانی یاسایشی نەتەوەی بە 1 ساڵ زیندانی تەعزیری 40 زەربە شەلاق و دوور کۆچنەوە بۆ زیندانی دیزڵاوای کرماشان مەحکوم کرابوو.
شایانی باسە کە ئەو حکومە لە دادگای پێداچوونەوەی کوردستان پێشڕاستکرایەوە و تەنیا دوورخرانەوەی بۆ کرماشان هەڵوەشێنراوە و ئەبێ ماوەی بەندکرانی لە زیندانی سنا تێپەڕ بکات. هەوڵی ڕزگارکردنی بەندکراوێکی مەحکوم بە ئەعدام لە زیندانی سنا. کەسایەتی و چالاکوانی مەریوان هەڵدەدەن بەندکراوێکی ئەو شارە کە 4 کەس لە ئەنجامانی خێزانەکەی دوای چوون بۆ چاوپێکەوتنی لە گرتوخانە بە ڕووداوی هاتووشۆ گیانیان لەدەستا بوو لە ئەعدام ڕزگار بکەن. دوانی وەڕوە ڕۆژی چوارشەممە 8 سەرماوەزی 1402 لە ڕووداوێکی هاتووچۆ لە ڕێگەی سنە مەریوان 4 کەس گیانیان لەدەستا کە ئەنجامی یەک بنەماڵە بوون. غەفور کەریمی لەگەڵ کچێکی بەناوی ڕەنگین ئەمانی و هەروەها زاوا و نەوەکەی بەناوەکانی مەحەممەد و شاهان مەحمودی گیانیان لەدەستا. لە نێو ئۆتۆمۆبیلەکەدا هاوژینی غەفور کەریمی و کچەکەشی بەناوی سارا کەریمی بریندار بوون. ئەو بنەماڵە لە چاوپێکەوتنی کوڕێکی غەفور بەناوی یاسر دەگەڕانەوە کە نزیک 2 ساڵ پێش بە تاوانی کوشتنی بانقەز بڕیاری لە سێزارەجانی بۆ دەرچووە و ئێستا لە گرتوخانێ سنە بەندکراوە. دوایە ڕووداوە ژمارێک لە کەسایەتی و چالاکوانانی مەریوان هەوڵەکانیان چڕ کردووەتەوە بۆ ئەوەی بنەماڵی کوژراوەکە لە یاسر کەریمی خۆش بن. خۆپشانزانی مامۆستایان و فەرمانبەران لە پارێزگای سلێمانی. ڕۆژی یەکشەممە 12 سەرماوەزی 1402 مامۆستایان و فەرمانبەرانی پارێزگای سلێمانی لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی زەخوازیەکانیان خۆپشانزانیان کرد. بە پێڕاپۆرسەکان خانشینکراوان و فەرمانبەران لە شارەکانی قەڵاتزێ، هەڵەبجە، ڕاپەڕین و سلێمانی خۆپشاندانیان بەڕێوە بردووە. ناڕازیان خوازیاری بەرزکردنەوەی پلەکانیان لە گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان، پێدانی موشە دواکەوتوەکانیان، پەرداختی حەقدەست و مەزایە لە کاتی خۆی، گۆڕانی گرێبەست و جابینکردنی ئەمنیەتی پیشەی بوون. دووهەمین ڕۆژی مانگرتن و کۆبوونەوەی کرێکارانی توانەوەی ئاسنی ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 12 سەرماوەزی 1402 هەزاران کرێکاری کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی زەخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و لە ناوەندی کارخانە کۆبوونەوە. بە پێڕاپۆرسەکان بەڕێوەبەرایەتی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان بە بەمبەستی سەرکوتی کرێکارانی ناڕازی لە هێزی سەرکۆت کەڵکی وەرگرتووە. ناوەنجامنیەکانیش لە ڕێگەی هەناردەکردنی کورتە نامەوە هەڕاشەیان لە کرێکاران کردووە بەڵکو و ڕێگە لە کۆبوونەوەیان بگرن. کرێکارانی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان، گۆڕانی گرێبەست و زابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و ئەمنیەتی پیشەی بوون. درێژەی ناڕزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری. ڕۆژی یەکشەممە 12 مانگی سەرماواز کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری بۆ جارێکی دیکە لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی زەخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی کۆسبەکانی بەردەم حەقی سەنەواتی خانوشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و کۆچایی هێنان بە دەستێوەرزانەکانی دەوڵەت لە سندوقی خانوشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی فولاد لە شەنشاری ئێران. خانشینکراوانی سەنعەتی فولاد ڕۆژی یەکشەممە 12 مانگی سەرماواز لە شەنشاری ئێران لە بەردەم سندوقی خانەنشینی کۆبوونەوە و خوازیاری چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوون. بە پێڕاپۆرسەکان خانشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی تاران، ئیسفەهان، ئەهواز، ساری و قەزوێن لە بەردەم سندوقی خانەنشینی خۆپشاندانیان کردووە. خانشینکراوانی فولاد خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی، جابینکردنی بیمەی دەرمانی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. چالاکی خوێندکارانی زانکۆی نەوشیروانی بابۆل بە بۆنێ ڕۆژی دانیشتوو.
ڕۆژی یەکشەممە 12 سەرماوەزی 1402 خوێندکارانی زانکۆی نەوشیروانی بابۆل بە بۆنەی نزیک بوونەوە بە 16 سەرماوەز ڕۆژی دانیشتوو چالاکیان ئەنجامدا. بە پێ ئەو وێنە و ڤیدۆیانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، خوێندکارانی زانکۆی نەوشیروانی بابۆل تراکسیان با دروشمەکانی هەر کەس کە بکوژرێت 1000 کەس پشتیوانیە، زاهدان کوردستان سەرمەشقی تەواو ئێران و بزوستنەوەی خوێندکاری خەباتی ئامانجدار و ڕێکخراو بۆ لە ناوچوونی کۆماری ئیسلامی و دامەزراندنی حکوومەتی ئینسانیان بڵاو کردەوە. لە سدەرەزانی 4 بەندکراو لە زیندانی بیرجەند. بەیانی یەکشەممە 12 سەرماوەزی 1402 حکمی عەزامی 4 بەندکراو لەوانە 3 بەندکراوی بەلوچ لە زیندانی بیرجەند جێبەجێکرا. بە پێڕاپۆرتەکان ناسناوی 3 کەس لەو بەندکراوانە بریتیە لە محەممەد نەعیمی فەر تەمەن 44 ساڵ خێزاندار و خەڵکی زاهیدان، مازیار ناروی تەمەن 31 ساڵ و خەڵکی زاهیدان و ئەحمەد شاهوزەهی تەمەن 40 ساڵ و خێزاندار. شاینی باسەکە ناسناوی کەسی چوارەم نادیارە، بەڵام ئەو 3 بەندکراوەی دیکە چەند ساڵ لەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئەعدام مەحکوم کرابوون. دوا هەواڵ ڕێپێوانی پزیشکانی تورکیا بۆ پشتیوانی لە خەڵکی فەلەستین. ڕۆژی یەکشەممە 12 سەرماوەزی 1402 کۆمەڵێک لە پزیشکان و پەرستارانی خەڵکی تورکیا لە ناڕزایەتی بە جینۆسایدی خەڵکی غەزا لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە خۆپیشاندانیان کرد. بە پێڕاپۆرتەکان سەدان پزیشک و پەرستاری نەخۆشخانەکانی ئیستانبوڵی تورکیا بە لەبەرکردنی باڵاپۆشی سپی بە هێمای پەنجەی خوێناوی و بە بەدەستەوەگرتنی پلاکارد هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر خەڵکی بێتاوانی غەزەیان بە توندی شەرمەزار کرد و ڕایان گەیاندکە کۆمەڵگای پزیشکی پشتیوانی خەڵکی فەلەستینە. جێگای ئاماژەیەکە لە ڕێکەوتی 20 نۆڤەمبری 2023 ڕێکخراوی بەهداشتی جیهانی ڕایگەیاندبووکە لە 7 ئۆکتۆبرەوە تا کۆتاییەکانی مانگی نۆڤەمبر 335 هێرش کراوەتە سەر کەرتی غەزە، هەروەها 171 هێرشیش کراوەتە سەر کەرانەی باختەری و دۆخی نەخۆشخانەکان کارە سادبارە. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی هەواڵەکان، سەرنجتان بۆ بینینی درێژە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵان ڕادەکەین.